نەخۆشی وەسوەسە برا بەڕێزەکەم لە شتێکی بچووکە و وردە وردە دروست دەبێت کە ئینسان شەیطان دەیەوێت بە کەم بەکەم دەرەجە و پلە بە پلە لەگەڵ مسلمان دەست پێ بکات ژیانی لێتاڵکە. جاروایە بەدەست نوێژەوە دەیگرێ ئەها دەستت تەڕ نەبووە، دەموچاوت تەڕ نەبووە، قاچت تەڕ نەبووە. جاروا هەیە بە تارەت و خۆپاکردنەوەی کاتێککە دەچیت بۆ دەست بە ئاو گەیاندن نەوەڵا لەوانەیە من پاک نەبوومەوە، بە هەر حاڵ دەمێنێتەوە بە سەعات. جاروایە بۆ خۆشۆرین، جاروایە بۆ نوێژکردن، بۆ ئەڵڵاهو ئەکبەر دابەستن، جاروایە لە دەست شۆرین بۆ نان خواردن، لە پاک و خاوێنی لە جلوبەرێکدا، لە هەر شتەدا شەیطان دەیەوێت درزێک دروست کات بێتە ناو دڵی تۆوە، هێلانەی تیادەدا بنێ، کۆنتترۆڵت کە زاڵ بێ بەسەرتدا. بەس مسلمان نابێ وابێ برای شیرینم، دەبێت تۆ پابەندی شەرعبی و پەنا بەخوا بگری لە وەسوسەی شەیطان. یعنی چی پابەندی شەرعبی؟ بۆ نمونە دەست نوێژ 3 جار زیاتر مەیشۆ. ئەگەر شەیطان وەسوسەکەی بۆ هێناوی و هجومی کرد و کاکە تۆ چێڵێ دەستت تەڕ بۆ چێڵە دەموچاوت تەڕ بۆ بڵێ تەڕ بێ و تەڕ نەبێ من لە شەرع لا نادەم تێی ناپەڕێنم 3 زیاتر ناکەم. کە دەچیت خۆت دەشۆی تەواو لەسەرەوە تا خوارەوە 5 دقە بەسە بۆ خۆشۆرین، زۆریشە بەڵام 5 دقە. یعنی مەبەستم بۆی کە تۆ خۆشۆرینێکی شەرعی بێ، غوسلت لەسەر لاپچێ و لە جەنابە دەرچی تەواوە بەسێتی لەسەرەوە تا خوارەوە تەڕبیت. مەڵێ ئاخرنە وەڵا لەوانەیە پێویستی بە سەعاتێک 2 سەعات 3 سەعات بێ، ئەمەنە ئەمە ئەگەر وات لێ هەر دیارە تۆ تەسلیم شەیطان بوویت و بوویتە کۆیلەی ئەو پەنا بەخوا. نوێژکردن تەواو ئەڵڵاهو ئەکبەرت کرد، نا بەخوا لەوانەیەم ئەڵڵاهو ئەکبەرم تەواو نەبێ، لەوانەیە وەکو پێویست نەوت پێ، جاریشتر ئەڵڵاهو ئەکبەر، جاری سێم ئەڵڵاهو ئەکبەر، غەڵەتی وامەکە، یەک جار بڵێ ئەڵڵاهو ئەکبەر و تەواو. فاتحە کە دەست دەکەی بە خوێندنی الحمد لله رب العالمين دەڵێن لەوانەیە تەواو نەبێ، الحمد لله رب العالمين، الحمد لله رب العالمين 10 جار 20 جار 50 جار خەڵک چۆڕ کۆ هەڵسایەوە نوێژی تەواو کرد، ئێستا الحمد لله تەواو نەکردووە. ئەمە نابێ وابی، دەبێت یەک جار پابەندی شەرع بە و بژڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم، گوێی بۆ مەگرە بۆ شەیطان، بە قسەی مەکە، پەنا بەخوا بگرە، بەدڵ بڵێ خوای گەورە لە وەسوسەی شەیطان لام بدەی. و سوورەتی بەقەرە بخوێنە، سوورەتی بەقەرە زۆر گرنگە کە خوێندەواری نییە، گوێی لێ بگرێن ان شاء الله تعالی هەمووی بە کاملی و ذکرەکان بکە. بەڵێ دڵت تون دەبێ بۆش چکە کاتێک کە تۆ ذکری خوای گەورە دەکەی ئەوە تۆ دەچیتە ناو قەڵایەکەوە لە شەیطان پارێزراوی. شەیطان حەز ناکە دەتگرێ دەڵێ مەڕۆ ناو قەڵاکەت، چکە تۆ بچیتە ناو ئەو قەڵایە من زەفەرت پێ نابم، تۆ ذکرکەی من دەرەقەتت نایم، تۆ نوێژکەی من دەرەقەتت نایم، نە وامەکە بۆی هەر زەلیل بی لە بەردەستی من. تۆ دەبێ بەردەوام بی، چۆن نەخۆشێک دکتۆرێک شڕوبێکی بۆ دەنووسێت، دەرزی بۆ دەنووسێت، عملیاتی بۆ دەنووسێت، دەڵێ نەوەڵا شڕوبەکە تاڵە، نەوەڵا دەرزی ئازارم دەدا حەز ناکەم، عملیات ناخۆشە، بەڵێ دەبێ بیکەی، بەڵام چکە عیلاجەکە لەوەدایە. تۆش دەبێ براکەم جیهادی نەفسی خۆت و شەیطان بکەی، بە قسەی نەکەی بۆی سەرکەوتووی بەسەریدا و پەنا بەخوا بگرە لە وەسوسەی شەیطان، ان شاء الله نەجاتت دەبێ براکەم.